لەگەڵ ئەوەش لە ڕووداوەکانی چەمچەماڵ بەداخەوە زۆربەی کەناڵەکان پێشێلی ئازادیان کرد، ئازادی و مافی هاوڵاتی و بینەر. کاکەندرێن سڵاو لێبێت دەمێت ئەو ساڵەکە بۆردی داکۆکی لە مافی ئازادی ڕۆژنامەنووسیتان هێنایەکایەوە، ئایا ئەم بۆردە تا چەند کاریگەری دەبێتن لەسەر کارکردنی ڕۆژنامەوانە؟ بێگومان ئەو بۆردە پێشتر ناوی لیژنەی داکۆچی لە ئازادی ڕۆژنامەنووسی و مافی ڕۆژنامەنووسان بوو، ئێستا کرا بۆردی داکۆچی لە ئازادی و مافی ڕۆژنامەنووسان و بەست لێی ئەوەیە کە بتوانێت بەش خۆی ڕیزەکانی خۆی فراوان بکە بۆی بتوانێت باشتر چاودێری ڕەوشی مافی کارکردنی ڕۆژنامەنووسان، ئازادی میدیا، کەناڵەکانی میدیا هەموو ئەوانە لە هەرێمی کوردستان باشتر بکە و خەڵکی دیکەشی بێتە ناوێ، خەڵکی پرۆفشناڵ پێویست کە شارەزا بێ لەم بوارە بێتە ناو بۆردەکە. کاریگەری زیاتری دەبێتەوە بۆردە؟ قەناعەتمانەیە بڕوامان وایە کە کاریگەری زیاتر دەبێت، چونکە ئەم ساڵ پلانمان هەیە لە 2026 هەموو لە قونوسینگەکان ڕاستە و خۆ مانگانە راپۆرتی پێشێلکاریەکان تۆمار بکەن و بە دواداچوو بکەن و ئەم بۆردە ڕاستە و خۆش لە ناو دادگاکان بێت. باشەوە ئەو بۆردە دەمێت باسی یەکێک لەو کەناڵانە بکەم کە لە ساڵی ڕابردوو داخرا. ئەم کەناڵە بە ناوەکەشی بینین کەناڵی زووم باشە، دواتر ئەم کەناڵە ئێستا کارەکانی بەچۆ گەیشتووە وەک دەگوترێت بە ئازادی کار دەکەن؟ ئێمە کەناڵی زووم لەو ڕۆژی داخستنەکەی لەگەڵ سکرتێری لەقی سلێمانی لەسەر خەت بووین و داوامان کرد بە دواداچووکە و جەردی کەلوپەلەکانی ئەم کە باشکرا بردرا، بەڵام سەرەتا بەداخەوە خۆیان ئیداری کەناڵەکە کەم تەرخەم بوون لەوەی کە چۆن داکۆچی لە کەناڵەکە بکەن. دواتر ئێمە وەکو ئەنجومەنی سەندیکا و لیژنەی داکۆچی و ئێستا بۆردی داکۆچی کە ئیشمان کرد لەسەرەوەی کە بە دواداچوو بکەین، کاری خۆیان دەکەن، دەتوانن کار بکەن، بەڵام پێوەستە بە پرۆسی سیاسی و پێوەستە بە ئەوەی کە ئەم کەناڵە من پێم وایە دەبێت ئەگەر کار بکەن دەبێت بە ئازادی کار بکەن، ئەوە لای خۆیان چکۆ ئەمە نازانین جۆری فشارەکان خۆشیان باسی چیان نەکردیا و هیچ لایەنێکیش باسی نەکرد. ئێمە داوای لێ دەکەین ئەگەر کێشەیەکیان هەیە پەیوەندیمان پێ بکەن بۆی یارمەتیان بدەین و هاوکاریان بین لەوەی کە بە ئازادی کار بکەن. باشە، دەمێت پێچەوانەی هەمووان پرسیارێک بکەم، ئایا میدیا ئازادی خەڵکی قۆڕق کردووە؟ میدیا ئەم ساڵ پێبینی ئەومان کرد بەڵێ بەشێک لە میدیاکان کە کاتێک دەبێتە ملوبلانی سیاسی بەشی خەڵک پێشێلی مافی بینەر دەکەن لەوەی کە داتایی ناڕاست هەواڵی ینی کاتی زیاتر دەدەنە هەواڵێک کە پێویست نییە خەڵکیان جۆری هەواڵەکان کە پێویست نییە هەموو خێزانەکان بەراورد ناکرێەوە تێبینیەکانی لەسەر شاشەکان نانووسێ. لەگەڵ ئەوەش لە ڕووداوەکانی چەمچەماڵ بەداخەوە زۆربەی کەناڵەکان پێشێلی ئازادیان کرد، ئازادی و مافی هاوڵاتی و بینەر لەسەر ئەساسی ئەوەی کە یعنی ئەو تێبینیانەمان کرد کە بەکارهێنانی چەمکەکانی ڕووماڵکردن و پیشاندانی وێنەکانی تەمەن خوارهەژدە ساڵ و نوزانەوە و پارانەوە لە کاتێکەوە لێ قەوماون پێویستە بە شێوەیەک کە کەرامەتی ئینسان بپارێزرێت لە میدیا ئەم پێشێلکاریان، بەڵام ئەمە بۆ ساڵی داهاتوو وەکو تێبینی تۆماری دەکەین.